ئەم جارە هاتووینەتە ئەستەمبوڵ و لەبەردەم یەکێک لە بنکەکانی هەڵبژاردننی ئەو شارە ڕووماڵی دووبارە هەڵبژاردنەوەی سەرۆکی شارەوانی ئەو شارە دەکەین کە ڕکابەرەکی تون لە نێوان بنعەلی یڵدرم و ئەکرەم ئیمام ئۆغڵوودا هەیە. ئەمانەوێ بزانین ئەم هەڵبژاردنە و وەسەرکەوتنی یەکێک لەو پارتانە چ کاریگەریەکی لەسەر دۆخ و ئابووری ئەو شارە دەبێت. کورد کە پێکاتێکی گرنگی ئەو شارن سەبارەت بەم هەڵبژاردنە ڕایان چییە و بڕیاریان چۆن دەبێت. هەموو چاوەکان ئەمڕۆ لەسەر ئەستەمبۆڵە بە تایبەتی هەڵبژاردننی شارەوانی لەو شارەدا کە زۆربەی چاودێرانی سیاسی و هەر یەکە لە جەهەپە و ئاکپارتیش پێیان وایە دەنگی کوردەکان دەرەنجامی هەڵبژاردنەکە یەکلایی دەکاتەوە. من لە یەکێک لە چایخانەکانی کە دڵ پازار کە ناوچەیەکی کوردنشینە زۆربەی کاسبکاران کوردن لێرە بە کوردی قسە دەکەن. من پێم خۆش بوو ژمارەیەک لەو کەسانی کە لەم چایخانەیە یان لەو کەهواتلیە دانیشتون حەز دەکەم بزانم ڕاو بۆچوونیان چییە و دۆخی ژیانیان چیە. دەستپێکی سڵاو و ڕێز من دەخوازم ڕەوشێ خۆ بەحەزکەن ڕەوشێوە چاوایە سەرکێڤاتم خێران ڕەوشێمە ئیرۆ وڵات ئیستانبولێ ئەم هەمی چۆن دەنگێ خوێ یێ داید و یێ نەداید بەخوا دەنگێ خوێتەوە تاوی دەنگێ مەژی بەلیە بەلیە چاوە بەلی دەنگێ مە مەسەلە ئیمامۆڵۆ چرا ئیمامۆڵۆ ئەم کوردن کورد قارشی زوڵمێنە دەرا زوڵم تێدە هەبێت دەواملی با مەزلومن نەن بازاڵمن İlo haksızlık İmamoğlu atiyeti. Hanego İmamoğlu tutuş CHP tutuş kurdara kiriye hem bu. Zulümlü atiyeti bu iki dengime iyi İmamoğlu. Dengide İmamoğlu. İlk dengete çıktı. Aynı emiş İmamoğlu ya. Jiber şey İmamoğlu. Zulüm lekirine, haksızlık lekirine şu qasi destek dediği. Destek dedi. Bes gelek car dibêjin CHP çi bo Kurdan nekiriye bo. Rosta nekiriye ama yani haksızlık hebe em qarşıya haksızlığa ne. Em Kürt çünkü ma haksızlığı zahf diyen, ma zahf haksızlığı diyen. Bu hivi qasi em jî qarşıya zulmene. Başa tu dengi xoda ikiş. Birader gelek xeratı serçavaratı Kanal 24 yani Kürdistan 24 vedere ko em wan dibinin gelek kefameti bes te perseki usakiri boçe undin İmamoğlu rasta CHP de diroka tarihi de diroka tarihi cumhuriyeti de gelek zilmal kurdakiliye و ام جی جبرکم ظلمه زانن مغدوریت زانن ام زانن که چهات سروی جامری جبونا یوسا ام CHP MHP یا AK Parti falan nine جبروی او که مراوشتا خصوصات ستان بریالا خصوصات ستان اینجا امی رای خو بدن İmamoğlu مداو از هاتون نال بدر رونشتما بدر که حتی Piştî hەڵbژاردنê çawa dibînin ekonomîk baştir dibe yan xirab. Ekonomik gole şahse mi? Eğer ki İmamoğlu var ez usta boğar dikim daha baştır bebe. Yani çünkü çağ beşe. Eğer İmamoğlu çawa ba? Yani nana ev serkebe. Serkebe. Mutlaka. Baştır da. O baştır. Jiber şu vasadı fikri. Jibuna çiyorsa da bejim. Çünkü herkes ira edi derdore cinare mera dervara yani hami em bağlı hev ne bu ne zani. بديتنا بن علي يلدرم يعني والله ام اسنافن كيجا خير خدي بك بخشن داماتو gelecek İş Parti serkebe başladı. والله كيجا بارتي كيجا خير او برا سركبه كيجا خير كيجا خير يعني او تشت خدا واغوتيه قوتي هر تش بخير خير بالاساس باشا
احتیاجی ئیستانبول چنە؟ احتیاج İstanbul bajar ki kadime, şehir ki kadime, başı rındayı, insaneti, İroşu derdajı, bajarı derdajı, devleti derdajı, insanti ve deri digere, te raveste, şiboy wan, rindi, şiboy gel, rindi. Tişte kija xoş, emu yaş xwada dixwaze, şev kijan debe belediye başkanı em şu an dixwaze. دەنگی خۆدایە تو آره بڕاست براز هواره داره باش اوه خوش قرآن مدا ایمان اولو ئیمامەوە مدا ایمان اولو جبەر چی ئیمامەوە دخوازی خوازم değiştir değiştirme بە گۆرتن دخوازی dağıt خوازم لەها دخواز لوکە ژیان چاوایە لە ئەستەمبۆل لە تورکیا ژیانیەوە زەحمەت باشە. باشە باشە. پڕ باشیان بەس باش. باشە ئەگەر ئیمام ئۆغڵۆ سەرکەفە چ دێتە گۆهۆ گۆرتن ئازادیە زیێدەتر azadi sezadet temeli oya koyanlar ser sandığı oya kullanmıştır bu oya koyup bedene تمام باشە من بابێ مەلای ئەم بڕێنسا تۆ یعنی بێژە من ئیکۆنۆمی کار و کەسابەتەوە چاوایە Ekonomik vega sıkıntıya yani Sıkıntıya. piyasa ne başlar? نەباش Tabii ki yani dolar باش لوکە پەهالی بووە خواردنەوە pahalı bir illa ki bu ama hem distinin granı hem doları distinin çizan biz abi dervatı باشە پرۆبلەم چینە سیاسەتە یان ئیکۆنۆمی ya her dışınavda heye hakkı Suriye laha zafen سووری tabii ev düzenime henek kırak yani hem fazım belki ev ama ne başlar vega normalde normal nane ki bu ya milyon eki tusadı penci vega kira heye işlere vereceğim باشە بەس نوکە من دەبینم ینی خواردنێتە گەلە زێدە هەنە بەس مشتری نینە کڕیار نینە Ya mecburiye. Farzan ben. Bana ihtiyacım. احتیاجم Yani illa ki bana bir mali. Ne be ne be. ناڵ Ama grana. Yani باشە ئەو هەڵبژاردن شتێک دێتە گۆهۆرتن لە دیتناتە Bana hızlıcartın ve belki bir sistemde geç ve belki bir düzen henek daha başladı. Çünkü تو دەنگی خۆدا hem denge adam. چاوەڕێ دەکەی کیش پارسەر Hem İmamoğlu adam. هەمی ئیمامۆغڵیە بێ Kurman yani Selahattin Demirtaş hiç şey gotu ben mevcut. بەس ئۆجەلان دەبێژێت تەرەفسز Ne tişteki satın. شتێکی وسانەیە Sen ne gotuna hayatta یانی دیعاە پرۆپاگەندەیە veya propaganda veya hayatta bahsedenlerken çima ve seçimhanede bahsedenlerken demek işte ki یعنی Hatta- دلێوە لە Ha. ئەک پارتی عاجز بووە aciz bu ya tabii ki ya milyon dolar para laha birin çubuk. Belki de tırlahan polis asker yapın te parayı evki te birin çıkıyor. Kazanç kır İmamoğlu kazanç kır gereken hak çibe ava. Gereken bir hak. دگەل حەقن وە Ve gel hak ava. کورد لازمە چاوەق بێتە خزمەتکرد Ya Kürt lazım yani vek hevhevi hebe mesela inşallah mektebi Kürdi çeker zamanı Kürdi bir kere muhakkak hev vek Türkan yani herkes ye gibi navvere insanlardaki azadi bu mesela lazım. tabii ki ama zaten lazım zaman lazım dengeme lazım karime lazım her tişt gelek inşallah pek bine musaddukiye pek göre. پاشەوەی ئێمە لەگەڵ خەڵکێک لە ناوچەی فاتحی شاری ئەستەمبۆڵ قسەمان کرد گفتوگۆمان کرد ڕایوانمان زانی سەبارەت بە گرنگیە ئەم هەڵبژاردنەی ئەستەمبۆڵ ئێستا بەرەو ناوچەی بەیلەک دووس دەڕۆین کە ینی مەسافەی نێوان فاتیح و بەیلەک دووس نزیکەی کاتژمێرێک دەبێت ئەگەر ترافیکە بێت لە هەڵبژاردنی پێشوودا 10 ملیۆن کەس لە دانیشتوانی ئەم شارە مافی دەنگدانیان هەبوو و دەنگیاندا
بەڵام بەپەی دو ئەمەرەکان تەنیا جیاوازی دەنگەکان نێوان ئیمام ئۆغڵ و بەنالی یڵدرم 13729 دەنگ بووە. ئەمڕۆ کە 2,560,000 کەس مافی دەنگدانیان هەیە و تاوەکو ئێستا کە کاژمێر یەکە و زۆربەی بەرپرسەکانی تورکیا دەنگیاندا بە سەرۆکۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردوغانیشەوە بەشێکی زۆر تاوەکو ئێستا قسە لەسەر ئەوە دەکەن دەڵێن هەڵبژاردنەکە بە قازانجی ئیمام ئۆغڵ و تەواو دەبێت ینی پێشبینیەکان تا ئەو ساتەی خەڵک دەنگ دەدا بەڵام بەشێکی زۆر لەو خەڵکێکی ئێمە گفتوگۆ دەکەین باز دەوە دەکەن ئیمام ئۆغڵ و لەم هەڵبژاردنەدا سەر دەکەوێت دەرەنجام دیار نییە ئێمە چاوەڕێ دەکەین بزانین دەرەنجام کە سبەی ڕدەگەیندرێ بە یەک جاری دەرەنجامی فەرمی بڵاو دەکرێتەوە یان دەرەنجامی نافەرمی کە بە یەک جاری بڵاو دەکرێتەوە با بزانین سەرکەوتو لەم هەڵبژاردنە چێ دەبێت. هەر کەس وەتەنداش تورکیا هەموو کەس هاوڵاتیان لە ئەستەمبۆڵ لە تەواوی تورکیا چاوەڕێی دەرەنجامی کۆتایی ئەم هەڵبژاردنە دەکەن بە دیتنی ئێوە دەرەنجامەکە چی debet? Sen ne görüyorsun? Netice ne olacak? Evet. Gerçekten de şu anda 81 ilin bölge... براستی هشته و یک باجار ولاتین هرمی و بشک جو ولاتین جهانی همو مراقا و پرساوت که هر کس بندوی مراقا و پرسیه ایرول استانبولی جه پارتیه که ویدتر پرگالک کو اف 25 سال استانبولی بریوید با و اف 17 سال جی دستلاتی بریوید با جه هلبجارتنا شارداری درباس بویه و باوی رفراندوم که تیدن دان بیامن ام کتم پروسیه که وساکو ایرو اف هلبجارتن و بتیکجونا پارتیه که انجام بده و پارتیه که کود جیروکاوی ایدیب داوی هاتیه هیوین کود دا قدیانه ماف و عدالت بریبازین توند و توجیه بریبد به وجوداتی دخنا براگل دستیوی کاداری دا اف انجام رو دا لیدارازی بریاردا کو اف بجارتن بینو کرن ایرو ام هیوی دکن کو هم رژه بشتری البجارتن بگیجش صدی نوتی هم جی دستلاتاریا کو اف 25 ساله و شارداری بریبد به ویب داوی وره %90'ları aşacak bir katılımın olmasını bekliyoruz. Hem de 25 yıldır bu belediye yönetenlerin bir yenilgisini hep beraber göreceğiz. Beraber. Evet. بەیەکەوە پێدوای ئیمام ئۆغڵ سەر دەکەوێت یاخود نا Yani şu anda hem sahada hem de yani îro em li cadde û kolanan hem jî kompaniyên rapirsînê yên herî serkeftiyên Tirkiye an ku ji çardeh kompaniyan 13 jê dibêjin wî İmamoğlu ser bikeve. Rêje herî kêmiya rapirsiyan jî ji sedî diduye. Qondaya ku wekî marqeya herî serkeftiya Tirkiye tê zanîn ji vê felkê bi qasî sedî neh nîşan dide. Tenê kompaniya ORC Binali Yıldırım serkefti nişan dide. Ji bilî wê 13 kompanî İmamoğlu'nun serkefti nişan bir de dide. gazeteciler olarak da Em jî digerin wek rojnamegeran dikevin navgel û biryara wan dipirsin. Ji deh kesan herîkêm heft heşt kes ji vê hikûmetê û rêveberiya vê şaredariya 25 salî gilî û gazincên xwe nîşan didin. Ji ber ku polîtikayên aboriyê êdî lênangehan têk dibe. Neheqî, bêhiqûqî û bêedaletî êdî xwe her derê dide nîşandan û dibe sedema karvedanên mezin. û êdî destlateke wisa li holê ku çîroka wê bi dawî hatiye û nikare êdî tiştekî bide civakê. Ez di wê bawerê deme ku gel de îşev derseke baş bide vê destlatê. Ben min emro leger ji barek li hawlatiyanê Kurd li şarê İstanbul guftugom kir beşekî zoriyan gotiyan ême dengê xweman bi İmamoğlu didin. Eger İmamoğlu serkewt çi gorankariyek duruş dekat bo ku? insanlar birbirleriyle konuşamıyor. Derya 5 salan hım biçûna kû derê li malan di otomobîlan de li govend û şahiyan mirov dikarî dengê wan bi awayekî berz bibidîze. Lê niha ne tenê Kurd lê di serî de Kurd hema bêjin herkes bi pistê li gel hevda axivin. Rewşeke wiha li holê ye û bo sedema vê rewşê jî gel êdî dengê xwe nadin vê desthilatê. Yani bo nefeslendirê, bo birhetî pirsyarkirinê û bo ku îtirazên xwe bi awayekî asanî bînin ziman gel giringiyê divê hilbijartinê. An ku tenê wekî hilbijartina CHP yan jî AK Partiyê lê nanêre. Ji bo li dijî vê pergal û baweriya ku wekî şeveraşekê li ser serê wan sekiniye bersivekê bidin
ama İlhami Bey yani herkes بەڵام بەڕێز ئیلهامی yani هەموو کەس مێژووی جاپە دەزانێت چۆن نییە شتێکی گرنگی بۆ کورد نەکردووە بەڵام ئاک پارتی دەڵێ ئێمە لە ڕابردوو کاری باشمان بۆ کورد کردووە جیاوازی ئاک پارتی و جاپە بۆ کورد چی ئێستا؟ Yani şöyle baktığınız zaman ikisi artık bu konuda Hegerem bir aile binherin her duji diş binher. Rast. Yani beriya hafte sal usal. Nebeli heger hun iro. Bibejin beriya hafte sal. Zulüm kirbun. Hun zulma iro tekirin nebinin. Aftişteki beraklı. Beli rastı. AK Parti hokludan tişten geleki ciddi kiriye. Len hat difna wanda dina var. Ew tişten kudaye wan hemûyan difna wanda dina xwarê. Bugün fısıltıyla böyle konuşamıyor. بۆچی هەڵبژاردن لە شاری ئیستانبول گرینگە و تەواوی خەڵکی تورکیا چاوەڕوانی دەرەنجامی ئەو هەڵبژاردنن چونکە شاری ئیستانبول زیاتر لە 15 ملیۆن و 67 هزار کەس لەم شارەدا دەژین کە زیاتر لە 4 ملیۆن کەسی دانیشتوانی کوردن و لە سەدا 18.4 تەواوی دانیشتوانی تورکیا پێک دێن واتە ژمارەی دانیشتوانی ئەو شارێک جار چڕە بە بەراورد لەگەڵ تەواوی شارەکانی تورکیا ئابووری ئیستانبول بە واتای لە سەدا 32 ئابووری تەواوی تورکیا کە ئەمەش کاریگەرێکی یەکجار زۆری هەیە هەناردەی تورکیا 85 ملیار دۆلارە لە سەدا 56.6 تەواوی هەناردەکانی تورکیا لە شاری ئیستانبوڵە واتە نیوە زیاتر لە تەواوی هەناردەکانی ئەو وڵاتەدا بە پێی ئامارە فەرمیەکانی ئەو وڵاتە لە 10.6 هزار دۆلار داهاتی ساڵانەی هاوڵاتیەکی تورکیا لە نێوان کە زیادەکەشی لە 17.8 هزار دۆلاری ئەمریکی. ئیرۆ هەمی چاو لە ئیستانبوڵە هەمی خەڵکی تورکیا بە کورد تورکمان هەمی پێکاتە چاوێوان سەر ئیستانبوڵە بدیتنەتە نەتیجە چاوا دەبە والله نتيجة هالبجارتنا عوندا نتيجة يعني وصلت ده عليه بك أخ بارتي دا يعني ده عليه حزب أخ بارتي دا حزب عدالة دا در كتبو يجينا أو شو ده هالبجارتنا السر أوكي بريا هالبجارتنا السر هالبجارتنا زعف نسكيلين يعني أوان ملحظة ذكرنا يعني براستي بالسهلي أبي أوكتكن سركتن ديك يعني AK Parti وصاد فكري بس الصناعي دكارة سركبة بله وصاد فكرة ملحظة فكرة فكرية أما وصاد شيء نبو نهاللي نير إسطنبول جزعة مهمة جبونا شيء وقت AK Parti وقت حياة رفع بارتي دا أول إسطنبول خستنا دستي خو بيشتي بتركيا دا سلطة حكمات كت دستيوان يعني في إسطنبول دست بكر إسطنبول آینه اوکی در چرکه تمام ترکیه گو در استانبول در سرتیفتن چه به یان کتن چه به هر دو جیج استانبول دست بید که اول جی وصاد بود ده پارتی حزب دنان دا جی ده آنا وطن دا به اول دا سوسیال دموکراتی اوکی حزب سوسیال دموکراتی یعنی استانبول باندورا که زیده مزن چید که بله بله استانبول چید که İstanbul nişanaviye. Kol İstanbul serkeftin çeybe bütün Türkiye'de tamamı Türkiye'de serkeftin. Baş, nuke AK Parti hemi amadekariye ki xo hazır kiriye boy serkeve. Biditnata. İro AK Parti serdekeve. Yani naha ki zahmete. Helbijartine ki zahmete. Yani de anketanda de bejin AK Parti eva çen roje de evki AK Parti'ye da yani lehavi da evk biye gehrandiye eva evk yani raya halkı zaftir de biçe ser AK Parti jibuna çe ko hem halkı AK Parti'ye xoya AK Parti'ye
لسر وی هلبجارتن ایدی زفتر دسکنن لسر وی زفتر دخبتن یک شی ایدن جی ما بین حزب آق پارتی حزب عدالت و ما بین کردان دا دیسا تیکلیا بین اول دچنه سر وی کو ما بین کرد و حزب عدالتی کو خوش باشه بدیتنا تا نامین اوجلان etkisi de bir, karigeri de bir, bandora de bir ser denge kurdan ve bajere. Herçi direnk bu. Yani droj avul bu ev mektub evname belav bu hatta veşandın. Ama disaji yani emci melhaza mevci eve tahmina mevci eve ko tesiravi لسر کو رایدانان دا چه به برای خود دنگی خود دن به چه به برز مفید اگر جهپا سرکوه چه دیتا گوهرتن یعنی چه تأثیرک باندورک لسر AK Parti چید که İstanbul şehrdariye nazımtır İstanbul'da Türkiye'de belediye İstanbul yani belediye İstanbul bina devlete ki müstakil çane kuvveti çane belediye İstanbul'e evi kuvveti handa ki yek İnca tezyik dikin değil ser AK Parti'yi helbijartini deneci ko taze bikin, ko nu bikin. Yani hem helbijartina riyaseta cumhuriyeye hem helbijartina parlamenı de tezyik bikin. Xwayi Halk Parti'ye o xwayi deni ko dinava ittifakan milleti da ko bicibune hizbi deneci tezyik li ser AK Parti'ye dikin لسر طيبار دوام بکن که او که هلبجارتین تازه بکن تازه هلبجارتین کی جبانا ریاستی به جبانا برلمانی به او هر بیانجی دی چیکن yani لسر وی تزیق زفتر به چی دی چی به yani او yani افترس هیا باشه اگر CHP serkeve yani AK Parti serkeve yani çteki giring diyete ve gohortun ve vulatida وصا تخمين دكن ملحظة دكن يعني AK Parti دبيجي كو يعني ما بإسطنبول حكمتي دستي أبالي اسطنبول أول كتل دستيما أم إسطنبول سركفتن شيكرن باشي ده تمام تركيا ده سركفتن عمل شيء يعني اگر إيرو AK Parti lideri şikayet beni İstanbul yani desteğe şikayet افترس هي أما دبيجي canı de Navak Parti'ye daji de beji ko serkeftin çeyne beji em tevdira koydun edilsin. Yani لسر حكماتي خوي قوي بكن او بكن يعني ممكن اجي ما بين AK Parti ما بين طيب اردوغان واماموغلي او كيكي موافقتك تشيبه يعني evji tegotin ev ki hilbijartına ki belediyeye tamamı Türkiye'ye yani bir tamamı xravi çenabe. Bu sadece. Başa. Yani gelek kez o sadece fikre MHP ve AK Parti carekidin ittifak yuvan ve tehalvoşandın. Betaybet yani MHP naxwaze o ceran ko serkeftin ji çede serkeftin çene beji idi piştevi em hareket hizb hareket kavmiye hizb adalet ma beyne wanda ittifak de xrab. De tehrabun. De tehalvoşandın. Bele. Yani ev ittifak piştevi idi devam nake. Baş ew dem derfetek çê dibe pirsa çareseriya kur bête behs kirin. Bele ew şixwe serwî AK Parti evî dît bê Kurdan bê ittifaka Kurdan ne li İstanbulê be ne li Tirkiyeyê be muwefeq nabe. Serkeftin çê nabe. Yani ko Kurd li nava van tiştan da çêne be de hilbijartinê da bibe yan de idara Türkiye'de ko Kürt'ün evin kim dibine be tamamı kim dibine ko kim memine serkeftin çenabe çenabe ne karın idare bikir. Eva yani eva çend sal seçar sale divi tecrübe kirin divi tecrübe leneri be Kürt nave. دوای داخستنی سندوقەکانی دەنگدان و بەشداریکردنی ژمارەیەکی زۆر لە دەنگدەرانی ئەو شارە
دانیشتوانی شاری ئەستەمبۆڵ و تەنانەت دانیشتوانی تەواوی تورکیا چاویان لە دەرەنجامی ئەو هەڵبژاردنەیە کە پێیان وایە دەرەنجامەکە بە شێوەیەکی بەرچاو کاریگەری لەسەر دۆخی ئێستای تورکیا و داهاتووی تورکیاش دەبێت. هەرچەندە هیچ یەکێک لەو کاندیدانە کوردنین و پرۆگرامی کوردانەشیان بۆ ئەو شارە نییە، بەڵام هەمووان لەسەر ئەوە هاوڕان کە دەنگی کوردان دەنگێکی یەکلاکەرەوە دەبێت لە سەرکەوتنی بن عەلی یڵدرم یان ئەکرەم ئیمام ئۆغڵو. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.